جانەکانم هەمووی جوان بوون وەکو چاوت جانەخۆ هەمووی نەرم و شاعرانە بوون وەک پەرچەمی خاوت پەرچەمی خاوت ڕاستە هەزارانی وەکو من کەوت بوونە داوت دەسووتان لە تاوت ڕاستە هەزارانی وەکو من کەوت بوونە داوت دەسووتان لە تاوت بەڵام بەخوا تەنیا هەر من بووم عەشقێکی پێکاتووی لە ئەلف و بەیناوێت جانە چی بکەم پەشیمانم کە دڵم دا بە تۆ باسانی تۆش بێوەفا بووی بێوەفا بووی بێوەفا بووی خستە ژێر پێت قەدرت نەزانی پەشیمانم لە دڵداری سوتاوم لە دەست هەموو ئازاری پەشیمانم کە تۆم ناسی دڵمدا بە تۆ زۆر باکەساسی لانەت لەو ژیانەی تۆی بە من ناسایە درەختی خۆشەویستی دڵمدا چەقان بڕۆ نامەیتر بەڵات ببینم بێوەفا بووی گیانە دەرهەدە بەژینم لانەت لەو ژیانەی تۆی بە من ناسایە درەختی خۆشەویستی دڵمدا چەقان
خۆشی بەرپێت کرد